یانەی سەی سادق ئامادەکارەکانی چڕ کردوێتەوە بۆ خولی پلەیکیوانەکانی کوردستان و بەڕێنەراتی سەردار ساڵحیش یانەکە چاوێن لە گەیشتنەوەی بە خولی نایابیانەکانی کوردستان. یانەی سەی سادق لە ئێستادا سەرقاڵی مەشق و ڕایەنانە بۆ خولی پلەیەکی کوردستان کە زیاتر لە 2 مانگە ئامادەکاری دەکەن و ومێدیان هەیە بۆ ئەم ساڵ سەر بکەون بۆ خولی نایابی کوردستان. ئێمە وەکو یانەی وەرشی سەی سایق وەکو خۆتان ئاگدارن لە نزیکەوە ئێمە ڕۆژانە مەشقانمان بە چڕی ئەنجام دەین لەژێر سەرپەرستی ڕاهێنەر و ئیدارەی یانەکە و 2 ڕۆژ شەمە عسکەرمان تەواو کردو لە وڵاتی ئێران و تازە هاتوینەوە بە ئومێدی ئەوەی سەرکەین بۆ خولی یانە نایابەکانی کوردستان و تموحی ئەوەشمانەیە بەڕاستی یانەی سەی سایق ئەم ساڵ تموحی یەکەمی ئەوەیە کە سەرکەی بۆ خولی نایاب. یانەی سەی سادق ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی پێشوو بە پێکهاتێکی باشترەوە خۆی ئامادە کردو و یاریزانی نوێژی هێناوەتە ڕیزی یانەکەیەوە. ماوەیەک پێش ئێستش یانەی سەی سادق بە مەبەستی ئامادەکاری بۆ خولی پلەیەک سەردانی ڕۆژهەڵاتی کوردستانیان کرد و هەفتەیەک لەوێ مانەوە. بتوانین پێکاتێکی باش لەم ماوەکەمە دروست بکەین کە پێکاتێ تیپەکە کەم و کوڕێشیە بوو هەوڵمانە چەند یاریزانی کە بینە ڕیزی تیپەکەەوە و پێویست بە یاریزانی کەشکا بۆ تەکمیلەی تیپەکە هەوڵی لەگەڵایەن بێنین بۆی تا بتوانین پێکاتێکی گونجاو دروستکەین چکە یانەی سەی سایق یەکێکە لە یانەکان کە زۆرترین هاندەری هەیە هیوادارین بتوانین هیچ نەبێت دڵی و هاندەرانە خۆش بکەین. تموحمان هەیە ئیمساڵ ئینشەڵڵا بچینە نایاب هەر بۆ مەبەستش لە وڵاتی ئێران بۆ ماوەی هەفتەیەک کەمپێکی مەشق و ڕاهێنانمان لە وڵاتی ئێران ئەنجامدا و 2 یاریشمان لەوێ ئەنجامدا لە ئێران و گەڕاینەوە بە پشتیوانی خوای گەورە تموحمان هەیە و ئینشەڵڵا ئەمانەوێ ئەم ساڵ جیاوازە ساڵانی تری خۆمان ئامادە کردو و دەمانەوێت ئیمساڵ ئینشەڵڵا بگەین بەو خەونەی کە چەند ساڵە هەوڵی بۆ دەین. و بڕیارە 27 ئەم مانگە یانەی سەی سادق ڕوبەڕووی یانەی هەڵەبجە بێتەوە لە یاریگەی هەڵەبجەدا. ئەستەمیشە باسی یانەی سەی سادق بکرێت و باسی هاندەرانی یانەی سەی سادق نەکرێت چونکە ئەو یانەیە خاوەنی هەزاران هاندەرە لە یاریگادا. هەر لە بەرەمەشە یانەی سەی سادق بە هاندەرە زۆرەکە ناسراوە. گەرچی پارساڵ یانەی سەی سادق هەوڵی داو نەگەی بە خولی نایابی کوردستان بەڵام لە ئێستادا مەشق و ڕایەنان دەکەن و ئومێدیان هەیە بە پاڵپشتی هاندەرانیان ئەم ساڵ سەر بکەون بۆ خولی نایابی کوردستان. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.